لا هەرکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەم شەو لەگەڵ سەردار عەبدوڵڵا نووسەر و سیاسەتکار گفتوگۆکەم کۆمەڵێک شتی لەگەڵا باسەکەم باکووری کوردستان و تورکیا ڕۆژاوای کوردستان و سووریا هەرێمی کوردستان و عێراق بە دڵنیاییەوە هەندێک ئاوڕیش لە پرسە جیهانیەکان بە تایبەت پرسی ئۆکرانیا و کۆبنەوەکەی زلنسکی و ترەمپ ئاوڕێکی لێ دەینەوە کەمێک باسیەکەین بۆیە هیچی وای لەسەر ناڵێم شتەکان زۆرن کە قسەی لەبارەوەکەین هەمووی هەڵەگرم بۆ کاتی گفتوگۆکە لەگەڵمانە بن کاک سەردار سڵاوت لێبێ هیوادارم باشبی بەخێربێ بۆ زووم بە تورکیا و باکووری کوردستان دەست پێکەم پرۆسێکی دیاریکرا و دەستی پێ کردووە پەیامەکەی بە ڕێزۆجەلانمان بینی وەڵامەکەی پارتیکرەکارانی کوردستانیشمان بینی ڕاستیەکەی لە کوردستان بە تایبەت لای خۆمان لە ئاژبەتاڵەوە باسکرا لە کاردانەوەکانە هەتا ئەوەی کە پرۆسەیەکی مێژووی ینی لێکدانەوەکان لەم پەڕی تا ئەو پەڕی تۆ چۆنی ئەبینی ئەوەی ئەگوزارێت چییە؟ ئەوەی ئەگوزارێ پرۆسەیەکی دانوستاندنە دانوستاندن ململانەی ئیرادەکانەوەکو جەنگ ئەچیتە جەنگێکەوە لە جەنگی خوێناوی و ئەوە سەختترە چیتە جەنگەوە دەبێ بزانی چۆنیە بیتەوە ئەمە پرسیارەکەیە بۆیە من تەمەنامە کرد جا لە هەموو بابەتەکانی تر کە ئەمانکە بە دوو بەشەوە تەمەنامە کرد ئەمە ببێتە مای دروستکردنی ئیجماعێکی نەتەوەی یعنی لە جیاتیەوە هەموو هێرش و هینە حەق بوو بەشێک لەو بەڕێزانەی کە هێرشیان کرد حەق بوو داوا لە خەڵکی کورد بکەن لە هەموو جیهان ڕۆژێک دیاری کرێ بۆ پاڵپشتی ئاشتی بۆ پاڵپشتی سەرکەوتنی پرۆسەیەکی ئاشتی عادیلانە ئێمە کەسمان نە ئێمە و نە ئاپۆش سەرەباری تەسلیم بوون و ئاژبەتاڵ نییە تا کاوە بوت ئەمە بۆ واوترا دوسێ سەبەبی هەیە باسی ئەگەرەکانەکەم نیەت ناخوێنمەوە بەشێکی ئەوەیە کە تێگەیشتنی مەحدودە پەلەیەتی هەڵپەیەتی و پەلەیەتی شتێک دەرببڕێ و دەستخۆشی ئەوانەی لێ بکرێ لە کاتێکە کابێمە زۆر لە سەرخۆ و متەئەنی بین لە شتێک تێبگەین ئینجا قسەی لەسەر بکەین ئەمە جەنگە بۆی بیبێنەوە پێویستمان بۆیە یەک بین پێویستمان بۆ هەموو کارتەکانەوە بخەین من ئەم نیۆڕێ بەراوردێکم کرد لە بینی هەوڵەکەی سادات و هەڵوێستی سەرکردەکانی عەرەب ئەو وەختە کە هەموو تەخوینیان کرد بۆ سەرکردەکانی ئێستای کوردستان کە هەموو پشگیریەکەن و دەستخۆشی لێکەن و پێشوازی لێکەن و ئامادەن بەشدار بن لە سەرخستنی ئەوانەشی کە دوودڵیەکان هەیە و کە دوودڵەکەش ڕەوایە دوودڵیەکە ڕەوایە گومانەکە ڕەوایە ترسەکە ڕەوایە هەمووی ڕەوایە ناکرێ ئێمە بە وا پێمان وابێ چونێتە ناو پرۆسەیەکە و دووسبەی ئیتفاقی ئیمزاکرێ و بە هەموو شتێک دێتە دی ئەمە جەنگە ئەسڵەن لەوانەیە نەگاتە ڕێکەوتنیش نەگا بە ڕێکەوت کاک سەردار ڕاستیەکەی ئەمیست لەو بارەوە ڕێک ئەو دووشتە بڵێم یەکەم لەسەر ئاستە فەرمیەکە بەگشتی و لەسەر ئاستی شەقامیش خەڵک چوزانم هەموو ئەوانەی کە ئەکرێ قسێکی دیاری کراو لەم پرسە بکەن و عادەتەن خۆتە زانی ئێمە قسە لەبارەی زۆر شتەواکەین بە دیوە ئەرێنیەکەیا بوو یعنی بەڵێ ڕاستە وایە زۆر ئەمە شتێکی باش بوو بە تایبەت لەسەر ئاستە فەرمیەکە ئەمە یەک دوو ئەوەی دیکە کە جۆرێک لە تەنانە دووشەی ئەگەر ئاژبەتاڵیشی بەکارێ نابێ ترس نەبوو یان قسە نەبوو لەباری ئەوەی ئۆجالان ئیتر بڕیاری داوە چەکدا بنی ئاژبەتاڵ بکات ترس بوو زیاتر ترس بوو لەوەی دەرەنجامەکە چییە بێ ئاوا بکەوێتەوە باش ئەزانی گرفتەکە لەکوێ بزانە ئێمە پرۆسەیەکی گەورەمان هەیە پێوترێت جەنگێک دانوستانە جەنگە لەگەڵ پەیامێکا کە نامەیەکە لە دوو لاپەڕێ دوایە سێ لاپەڕێ ئەوەی دەستخەتەکەی هەرەوەنێ ئەمە پێوترێ جاری وایە کە تۆ بۆ نمونە شوێنێکەکەیتەوە شوێنێکی ڕستمیەکەیتەوە کەناڵاکەیتەوە وتەیەک دەبێ ئەمە ئێطلاق ئەم نامەیە لەو چوارچێوەی زیاتر ناکرێت سێریکەم پەیامە ئەمە نەدەقی ڕێکەوتنە نە ڕەشنووسی ڕێکەوتن ئەوە ڕەشنووسی ڕێکەوتن بۆ یەکەم کەس من دژێ بوو بەزەمە ڕەشنووسی ڕێکەوتن نییە بۆیە ئەم پەیامە لە هینی خۆی زیاتر بارکرا ئەو کەسانی کە تر لە ئیشان نازانن وا سەیریان کرد کە ئەمە ڕێکەوتنی نهاییە لە پەیامی لەم نەوعەیە تۆ
پەیامەکەت ئاراستەی جیهەتێکە بەڵام لە ئەسڵا ڕوود لە جەماعەت کۆمەڵک جەماعەتی جیاجیایە بەشێکی جەماوەرەکەتە بەشێکی دەوڵەتانی زلهێزی جیهانە بەشێکی نەتەوەیە گرتوەکانە کە هەموو پێشوازیان لە پەیامەکە و لە بڕیارەکەش کردووە بەشێکی وڵاتانی ناوچەکەیە بەشێکی جەماوەری خۆتە لە ناوخۆیە بەشێکی نەیارەکان و خەسمەکان تا بەشێکی جەماوەری خەسمەکان تۆ ئەمەت هەمووی بینی لە بەڵێ هەمووی یەک گرفت نازام ئەگەر بڵم گرفت یان تێبینیکی دیاریکراوە گەر هەبوو بێ ئەوەیە کە ئەو خاڵە دیاریکراوی تایبەتە بە دانانی چەک زۆر لەلایەن پەکەکەەوە تەفکیکەین بە ئەمەلێکەکەی لەگەڵ خۆ هەڵۆشانەوەی پەکەکە ئەمە زۆر ڕوونە ئەمەیان بەڵام پرسەکەی دیکە ڕاستیەکەی عەقڵێکی گەورەی ئەوێ کۆدەکانی ئەوەی تایبەتە بۆی کە تورکیا بێ چی بکە بۆ نمونە من یەک نمونەی دیاریکراو ئەڵێم و حەقێم بە ئۆجلان لەمەیە ئەڵێ چی ئەڵێ بانگازەکە ناوی بانگازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسیە ئاشتی ئەکرێ مەسلەی دانانی چەک بێ لەلایەن پکەکەەوە بەڵام کۆمەڵگە دیموکراتی ئەوەی دیکەیەکا بێ تورکیا با بڵێن جێبەجێ بکە بۆیە ئۆجلانەوە نییە تەنها داواکاریکی لە پکەکە بوو بێ بەڵام گرفتەکە ئەوەیە ئەوەی پکەکە زۆر ڕاستە خۆوتراوە ئەوەی دیکە بەو ڕاست و خۆیە نەوتراوە تانوکەی زۆر ئەمە ئەو بەشەیە کە ئاراستەی یان ڕووی لەو جەماوەرێکە بەدەیان هزار سەربازیان لێ کوژراوە بۆ ئەمە بە ئاسانی بۆیان قوت نادرێت یعنی لە نەتیجە ئێمە پێمان وانە بێ ئیشەکە ئەوەندە ئاسانە لای ئەوانیش کاکە لە ناو دەوڵەتە ئێستا هەندێک جهاتێ ئەم پرۆسێ سەر نەگرێ و تێک بچێ هەندێک لە دوان هەیە ئاشکران ڕوون یانەوێت تێک بچێ وەتی ئەم جارە ئەوەیە کە دەوڵەت باخچەری و دەوڵەتی قوڵ لە پشتە مەسەلێ و ئەوان پەیوەندی بە ئەجندایەکی گەورەوە هەیە و پەیوەندی بە ڕۆڵی تورکیاوە هەیە لە خودی لە سەر تاسەری منتیقەکە و جیهانە ئەوان وا سەیرێکن بەس حسابی مەترسیەکانی سەر تورکیا شەست دەکەن بۆیە ئێمە ئەم مەسئلەیە کاکە ڕەنجە بێت تۆزێک دقت لەم خاڵە بکەین بزانە ئێمە وەختێ دێین سەر لە دەقەکەین ئەبێت لە ڕوحی دەق تێبگەین و لە مەبەستەکانی دەقیش تێبگەین ئەمە شعر نییە من دانیشم بە کەیفی خۆم تەویلی بۆ بکەم ئەمە پەیوەندی بە مەقسەدێکی سیاسیەوە هەیە ئەمە یەک دوو ئەمە لە ناو دۆخێکە ڕووەدا کە ئێمە ڕۆژاوای کوردستانمان هەیە و ئەمە تۆ بتەوە نەتەوێت کاریگەری لەسەر ڕۆژاوای کوردستان نەبێت یەکسەر وترابێ پەیەدە چەکدانێ مەزلوم عەبدی لە دوانێکی زۆر بە دیقەتیدا لێرە وا خراپ تەفسیر کرا کە مەزلوم عەبدی تەمەڕودی لە ئاپۆ کردووە وەرە مەزلوم عەبدی ئەڵێ لەگەڵ ئێمەی نیە لەگەڵ پەکەکەیە ئەی تۆ 10 ساڵە هاوارەکەی ئەڵێ مەزلوم عەبدی خۆت لە پەکەکە دابڕێنە ئەی ئەوە خۆی لە پەکەکە دابڕان ئێ تۆ 10 ساڵ ئەمەی پێڵێ فەقیرە لە سیاق و لە چوارچێوەیەکی زۆر زیرەکانە شاکردی بۆ ئەوەی ئەو چەکدا ماڵینە من شمول ناکە بابێنە سەر ئەو دوو مەطلبە حەزەکەم تۆزێ لەسەر ئەو دوو مەطلبەی کە خەڵکی ترساندووە تۆزێ لەسەر ئەمە قسەش چەکدانان ئەوە نییە کە هاکە چەکەکەت لەو بندارەی یا لەو سنگەری کە خۆتی تیای چەکەکەت دانێ و بڕۆ بۆ شۆڕۆی بڕۆ ئەمە پرۆسەیەکە اتفاقشی گەورەی پێویستە ئەگەر بەشێکی نەکرابێ ئەمە بە چەند قۆناغەکرێ چەکدانان چۆنە بێ ئەم هەموو هێزە چەکدارە ئەچێتە کوێ چۆن مامەڵە لەگەڵ ئەمانە ئەکرێ لە داهاتووە ئەمانە لێبوردنیان بۆ دەرەچێ جۆری ژیانی سیاسیان چۆنە بێ ئەمە ئەستاکی گفتوگۆکان ئێستا هیچ نەبێ لەباری ئەوانەوە ئێستا ممکنە بەشێکی کرابێ ممکنە بەشێکشی ئێمە لە بەروی زانیاری وردمان نییە ناکرێ فتوا بدەین دیوەکەی تری بابێنە سەر مەوزوعی هەڵۆشانەوەی پەکەکە هێزێکی سیاسیە هەندێک دەروێشانە لەگەڵی بوون هەندێک دوژمنانە و ڕقانە لە دژی بوون پەکەکە لە هومالە و عليهەیهی مەعلەیهی ئیشی گەورەی کردووە خەباتی کردووە هەڵەشی کردووە لە نەتیجەیە پەکەکە ئامانجا یا وەسیلەیە وەسیلەیە ئامانج دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و مافە سیاسیەکان و مافەکانی کورد نییە لە وڵاتانە و بەتایبەتیش ئێستا باسی تورکیا کرێ باش چەند جار لە ناو خۆیە یعنی لەو ساڵانەی ئەخیر سەرکەوتنە گەورەکانی کە ئێمە لە باکوور بەدەستمان هێناوە بە چەک نەبووە بە هەڵبژاردن بووە هەندێک جار نەمانزانیوە باش استثماری بکەین هەڵەمان کردووە نەمانتوانیوە سەرکەوتنی پێ بەدەستبێنین ئەمە پەیوەندی بە هەڵەوایە خراپ تێگەیشتن و خراپ سیاستکردن باشە لە ئێستا بە دواوە سەرکەوتنی لەوە گەورەتر بەدەستنانین لە ئاستی هەڵبژاردنە ئەمە یەک
دوو دەرەنجام تۆ چەند جار حیزبت لە کوردستان و لە باکوور هەبوو لە تورکیا هات بۆ هەڵیان وەشانەوەتەوە چەند جار هەڵیان وەشانەوە ئەوەی من بیرم بێ ئەوە بەدەپە بوو دوای کردیان بە هەدەپە اینجا کردیان بە دەم ئەوەی جەنابەت بیرێت بێ ئەنجاوەی من بیرمە ئەوە نە حرفەکان تێکەڵ بوون لە بەر ناکرێت ئەمە هەم معنایەوە نییە پەکەکە هەڵوەشێتەوە و ئیتر ئێمە وازمان لە خەبات هێناوە وەک چۆن ئەو حیزبانە بە دادگا و بە قەراری ناقانونی و نعادلانە هەڵەوەشێنرانەوە و شتێک دەمودەست شتێکی تریان دروستە کرد ئەم دەم پارتیان بۆ دروستکردیان لەوانەیە هەدەف هەڵەوەشێنەوە بۆی بەشداری هەڵبژاردننی پێ بکەن سبەینی ئاپۆ ئازاد بێ ئیشەڵا بە ئایندەیەکی نزیک ئازاد بێ و ئەعلانی لیستێکی تر بکە حیزبێکی تر بکە بۆ هەڵبژاردننی داهاتوو قەت کورسی بەرە ژوور نایەنێ یعنی پەکەکە نابێتە یا تێکۆشەرەکانی پەکەکە و قیاداتی پەکەکە و کادرەکانی و گەریلا ئازاکانی هەمومانە نابنە بە شەک لەمە ئەگاتە ئەوەی کە ڕێبە و سیاستکردن ئەمە ئەگەر بەسراوەتەوە بە نەتایجی ئەم فاوەزاتەوە باش ئەگەر ئەم فاوەزاتە سەری نەگرت وانە ئێستا من ویستم ئەو دوو شتەی کە خەڵگە ترسێنێ ترسەکە بڕەوێنینەوە نە چەکدانانەکە هین چەکداماڵین و تەسلیم بوونەوە کە لە بچەم کە و بم بەسجنم کە نە هەڵوەشانەوەی پەکەکەش وازهێنانە لە خەبات حیزبێک هەڵەوەشێن و حیزبێکی تر دامەزرێنی کاکە ئەمە لای ئەو باڵانەی باکوور بۆ تەشتی مەوسمی وەکو سەیرانی لێهات چی ئەگەر ڕێکەوتنەکان گفتوگۆکان سەریان ئەگەر سەری نەگەر تۆ لە نەتیجە ئەبێت ئەو ئامانجی چییە لەم قۆناغەیە تۆش ئامانجت چییە چۆن کەسبی وەختەکەی چۆن دەرفەتێک لانی کەم ئەقۆزیتەوە بۆی لە ڕۆژ ئاوا ئەو دەستکەوتانی هەتا لەبار نەچن بە تایبەتیش لە قۆناغەکان ئێمە لەم ئانوساتە و لەم چرکەیە جیهان و بە تایبەت ئەوروپا ئێستا دەرگیری دۆخی ئۆکرانیا و ترسی پوتنیان هەیە یعنی لەوە بۆیە ئەولەوێتی تۆ لەم قۆناغەیە ڕەنگە تۆزێ پاشەکشە بکە لە ئەجێندای احتیماماتە تۆ ئەگەر کەسبی وەختیش بکەیت کەسبی وەختیشکەی لەوەی کاکە ئەمڕۆ ئەحمەد شەرع دوای ئەوەی کۆنگرەی نیشتیمانێکە دیالۆگەکەی کرد دوای ئەوەی خۆی کرد بە سەرۆک دوای ئەوەی هەموو ئەوانەی کرد ئەمڕۆ لیژنەی ئەعلانی دەستوری دانەوە هەمویان ئەوەی من بزانم هەمویان عەرەبی سونەن مەسیحیتیانە دورزیتیانە عەلەویتیانە کوردیتیانە باشتر ئەمە بەسراوە بمەوە تۆ ئەگەر کەسبی وەختیشکە بزانە من ئەو دەسەر ئەوە کە دوای قسەمان کرد زۆر گرنگە قسە لەسەرەوە بکەین چونکە من لەو کۆنگرەیە ڕێیەکم هەبوو نووسیویشمە لە ئاستی ناو خۆیە شەرعیەتی لە ئەحمەد شەرع کەم کردەوە بەڵام لە ئاستی دەرەکیە لە ئاستی دەرەکی وەختی سێرەی ترسناکە دێمە سەری دێنە سەر دێمە سەری وەڵامەکەی پەکەکەمان بینی کاک سەردار دیار بوو پەکەکە ئەڵێ بەڵێ بەڵامێکیشی تەیەکە بەڵامەکانی پەکەکەت بە منطقی بینی ینی ئێستا هەندێکیمان باس کرد یا پەیوەندی بە مەسەلەن ئامادەبوونیان سەرپەرشتیکردنی کۆنگرە لەلایەن ئۆجلانەوە هەیە دەڵێ ئێمە بە هەموو کەم و کورتێکەوە قۆناغی شەڕمان ئیدارە پێەیە بەڵام ڕاستیەکەی قۆناغی ئەو قسەیە زۆر ینی وردیەکی زۆری تایە قۆناغی ئاشتی لەلایەن ئۆجلان خۆیەوە بێ ئیدارە بیرێ وەڵامەکە چۆن بینی بەگشت وەڵامەکە بەگشتی باشە ئێمە ئەتوانین یەکشی تر هەیە بکەین لە بینی ئیمرالی و قەندیلە ئەکرێ پرۆسەیەک هەیە پێوترێت تەوزیعی ئەدوار ئەوەی کە بۆ ئاپۆی ناکەن ئەکرێ ئەو هەواڵانە لە قەندیل بکرێ بە مەرجی ئەوان بۆی تازشێکی زیاترت بۆ بکەن ئەمە عملەیەکی معقەدە پێم وانە خۆیان نایزانن خۆیان ئەیزانن و شارەزایشن و من متمانەشم بە شارەزایی و بە قودرەتی ئیدارەدانی مفاوەزاتیان هەیە لەبەر ئەوە یعنی بەڵامەکانی ناو ڕاگەندراوەکە یان وەڵامەکەی پەکەکە ئەو قسانە بوو کە ئۆجلان نەیەتوانی بیکە یان نەکرابی یان ئەزانی چۆنە هەندێک جار مووقفی تەفاوزی ئاپۆ بەهێزەکە ئەوە وایان لێکە کاکە ئەوە هەڵوێستی تند هەیە ئەوە متەشەدیدەکان ئاواکەن لەبەرەوە تۆ ئەگەر نەرمیەک نەنوێنی ئەم ئیشە بە من ناکری ناتوانم قەنەعەت بۆ بکەم ئەمە زۆر وڵاتی دنیا و زۆر میلەتانی دنیا ئەماکەن یعنی ئەمە یەک تاکتیکی زیرەکانەی مفاوەزاتە بەڵام دەبێت بزانین لە شوێنەکان نەبێتە بەریەککەوتن لە بینی ئاپۆ و لە بینی قەندیل نەبێتە بەریەکەوت وەڵام من لەسەر ڕسمە گەورەکەش ڕاستیەکەی بێ ئەو مەسئلەیە ورد ئەگەمانەوە بێ ئەوەش وردەکەینەوە بەڵام زۆر بە کورتی گاوە کەوێتە خزمەتی ئەو وەختە کەوێتە خزمەتی تورکەوە
بەشێک لە نیگەرانیەکان پەیوەندی بە زەماناتەوە هەیە دڵنیایی هەست ناکە ینی خۆ ئەگەر قسە لەباری زەماناتی شۆ بکرێ منطقیە ڕاستیەکەی وایە هەرچەندە تۆ لە کۆتاییە چویتەتە ناو پرۆسەیەکەوە با بڵێن وەکو ئەڵێن زەمان قودرەتی خۆتە لە ئیدارەدانی گفتوگۆکان وەنیە ئەوە توی دەتوانی زەمان بۆ خۆ دروستکەی کاکە ڕەنج بزانە مادام ئەمە جەنگە خۆ گەرنت بردەوە گلەی لە خۆت بکە بڕۆ زمانی یەکەم خۆتی برو جەنگێکی ئاڵۆسترا چۆن بە حکمت و بە وردی و بە دیقەت و بەوانەوە ئەواکەی یعنی مشکلەکەوەیە کە هەندێک خەڵق قسە لەم مەسەلەیەکەن شارەزایان لەم فاوازات شارەزایان لە شتێک نییە کە پێوترێ مووقفی تەفاوزی تۆ چۆن خەریتەی تەفاوزی دانی نقاتی زۆفی خۆت و بەرامبەر چییە یەکێک لەو شتانی کە کاریگەری گەورەی لە مفاوزات هەیە تۆ حەلیفەکانت کێن کە ممکنە پەنایان بۆ بەری نەیارەکانت کێن لە مقابل ئەوە حەلیف و نەیارەکانی بەرامبرت دەبێ هاوکێشەکان بورد ئەوەندە ورد خوێن بێتەوە بزانی لەکوێ کام کارتت بەکارێن ئەمە ئاسان نییە زمانی ئەساسی خۆتی بەڵام زمانێکی ترکە ممکنە دروست بێ ئەو زمانەیە کە ئەبێتە مای دروستکردنی بەرژۆندی هاوبەش لەگەڵ هەندێک زلهێزی کە کاریگەریان لەسەر تورکەیە ئەزانی بە شێوەیەکی گشتی ئەو دۆخەی ئێستا لە ئوکرانیا قەومێ زۆر لە بەرژۆندی ئێمەنی یعنی بایەخی تورکیا جارێکتر لەم منتیقەیە زیادە جارێکی تر بایەخی تورکیا بۆیە ئەردۆغان لەو ڕۆژانەوتی ئەها ئەوروپایەکان من کاتی خۆی چیم پێوتن ئێمەتان قوبول نەکرد لە یەکێتی ئەوروپا یەک حالتان هەیە بەس ئەوێ تورکیا لە یەکێتی ئەوروپا قوبول کرد هیچی ترتان لەبەردەم نیە ئیشتان بەمنە ئەمێنێتەوە کە جارێکی ترکە رووسیا وەزعی زۆر خراپە لە جەنگی ئوکرانیا ئێستا بەهۆی ئەو دۆخە و وەزع تازایی بەهۆی هاتنەوەی ترامپەوە دروست بووە رووسیا دوێنێ ماکرۆن ئەڵێ ترسی ئەوەم هەیە کە چاوی لە مۆلداڤایە و لەوانەیە چاوی لەسەر ڕۆمانیاش بێ بۆیە ئەمە مەسئلەیەکی معقەدە ئەبێ ورد ئەمانە بزانین بەیەکەوە گرێ بدەین ئەم لەحزەیەش زانی ئەم خاڵە زۆر گرنگە ئەم لە حەزەی سەفقەیە ئەگەر وریان نەبی لەوانەیە لە هەر دقەیەکا بکریتە قوربانی سەفقەیە باش اینجا بۆ ئەوەی بزانین چییە گوزارێ کاک سەردار چونکە بەشێکی زۆر لە تێگەیشتنەکان ڕاستیەکەی سەرپێخستن و دەستپێکردنی ئەم پرۆسەیە زیاترە بەستنەوە بە دۆخە هەرێمی نێودەوڵەتیەکەوە زۆر پەیوەندی بە ناوخۆی تورکیا و نیەتی باشی ئەنقەرە نییە بۆ چارەسەر سەربارەوەی هۆکارگەلی ناوخۆی هەن بۆی تورکیا بێوێشتەکان بە تایبەت دۆخە ئابوووریەکە بۆی بزانین ئەمە ئەکرێ بگا بەکوێ دەرەنجامەکانی چی بن ئەم پرۆسەیە یەکەمە بێ بزانین تورکیا چیەوێ دووەم کورد ئەکرێت چی بوێ لەم پرۆسەیە تا با بە تورکیا دەست پێ تورکیا چی ئەوێت هەم بۆ ناوخۆ هەم بۆ دۆخە هەرێمی و نێودەوڵەتیەکە یا طموحاتی گەورەی هەیە و ترسیشی هەیە ترسی لەو دۆخە تازایی کە دروست بووە تورکیا کۆمەڵێک پێشتریش لەم بەرنامەیەوتمان خراپ بەتحاڵی بوون یەک دروست بوو لای هەندێک کەس من پشتگیری تورکم نەکرد لە جەنگی ئەزەربایجان بردوێتیەوە حەزمە کرد بیدۆڕێنە بەس بردوێتیەوە من دەورم نەبوو لەسەر خەڵکی تورکیا لە ئەفریقیا یاریەکە تورکیا چاوی لە طموحاتی زۆر گەورەیە تورکیا من جارێکی تریش لەم بەرنامەی جەنابەت باسم کرد 9 دیسەمبەر ڕۆژی دوای ڕاکردنی ئەسەد سەرۆکی سۆمال و سەرۆکی ئەسیوپیابانکە لە ئەنکەرە ڕێککەوتنیشان پێکە ئەوە مەسئلەیە کە ئەوەندە ورد و حساس و بە دقەتە ئێمە ئاگامان لێ نییە ئێستا لە ناو ڕێی لە ناو ئەمریکا هەریکە دەنگەدەنگێک پێیا بێ با ئاعتراف بە دەوڵەتی سۆمالیلاند ئەزانی دەوڵەتی سۆمالیلاند هەرێمێکە لە سۆمال ڕێککەوتنێکی پێشتر لەگەڵ ئەسیوپیا هەبوو ئەسیوپیا منفەزی نەماوە بۆ سەر دەریا ڕێککەوتنێکی هەبوو کە بە پانی 20 کیلۆمەتر دەرفەتێکی بداتێ بچێتە سەر دەریا لە مقابل ئەمە دان بە دەوڵەتی سۆمالیلاندا بەناو ئەرزی ئەوانە
سۆمالیلاند یەکێکە لەو شوێنانەی مرەشەحە بۆی خەڵکی غەزەیان زفەی غەربی بۆ نەقڵکەن و موافقەتیشی داوە ڕەزامەندیشی داوە بۆ کە ئەگەر ئیسرائیل پشتگیری ئەم پرۆژەیە بکە ئیسرائیل قدرەتی هەیە وا لە ئەمریکایەکان و جیهان بکە کۆمەڵێک دەوڵەت ناچارکەن ئەتراف بەم دەوڵەتە بکەن تاکە شوێنێک کە ئەترافی قەراری دا بۆ ئەترافی پێ بکاتە نا ئەسیوفیا بوو لە بەرەو دەستکەوتە ئەردۆغان ئەمەی بەتاڵ کردەوە 9 دیسەمبەر بردننی هەرتوشانی لە ئەنقەرە ڕێکخست بابێ ئەردۆغان زۆر یاریەکە ئەم ئەرزە ئەم شوێنە ئەگەر بدرێتە ئەسیوپیەکان مەترسیەکی زۆر گەورە بۆ خەتی تیجارەتی نێودوڵەتی لە دەریای سوور دروستەکە بۆیە مسرەکان ئەو وەختەی کە باسی ئەویان کرد مسرەکان هێزی سەربازیان هەرداوێت لە چوارچێوەی تەرتیبی ئەفریقی ئەوانەیە ئەم مەسئلانە دەبێ هەمووی بزانین چووکە نازانی ئەم سەفقەیە لە شوێنێکە تۆ لەکوێ یان بەهرەمەند دەبی و دەستکەوت تیا دەستەکەوێ یان لە شوێنێکە ئەکرێتە قوربانی سەفقەیەک لە سەفقەکان بێ زۆر وریابین بۆیە من هەموو جارێکەڵێم دۆخەکە زۆر مەترسیدارە پڕە لە دەرفەتیش یەکێک لە شتەکانی زەمانەتەکانی ترکیە یەکێک لە زەمانەتەکانی ترەوەی کە من ئێستا عەرزم کردی کە بەراوردم کرد لەگەڵەوەی سادات هەموو قیاداتی عەرەب دژی بوون ئێستا هەموو قیاداتی کورد پشتگیری ئێمەکەن ئەگەر ئێمە باشتر خۆمان کۆکەینەوە کورد هەوڵ بدەین ئەم جۆرە پشتگیریکردنە یەکتر بگەین ئاستی دیالۆگێکی عملی جدی وای لێ بێت چوارچێوەیەکی لێ ئەعلان کرێ ناوی بنین بۆ نمونە چوارچێوەی استراتیژی کوردستانی بۆ نمونە ئەم حیزبانە چوارچێوەیەکمان هەبێت لەناو ئەم چوارچێوەیە مشکلەکانی خۆمان باسکەین هەڵوێستمان سەبارەت بە مەسئلە دەولیەکان باسکەین ئەمە ئەتکا بە ڕقەمێک زۆر حسابێکی جیاوازت بۆیە لەناو ئەم معادلانە ئێستا معادلەیە دیسانەوە منەچمەوە سەر ئەسڵی مەسئلەکە کە ئەمە شەڕە بۆ ڕسمکردنەوەی سیستەمی تازەی جیهان کە بەڕێوەیە ئەم سیستەمەکە ئیتر ئێمە لە دوادوایەکانی قۆناغی ڕاگوزەرین بۆ ئەمە زۆرترین شەڕ و ململانەیە بۆ ئەوەی زیاترین منتیقەی نفوز و بەهێزترین پێگەمە بێ لە هاوکێشە تازەکان ئەمە نیزامی عالەمێکە ڕسمەکان ڕوونە تورکیا ئەمەم تموحەکانێتی مەترسیشی هەیە لەولاوە جا من ڕێک ئەمیست ئەوە بڵێم ڕاستیەکەی ئەوەی کە ئێمە لەبارەی تورکیاوە بۆ دۆخە هەرمی نێودوڵەتیەکە باسیەکەین زیاتر ویستە بۆ فراوان بوونتر یان ئێستا گەیشتوێتەوەی دوورخستنەوەی ئاگرەکە لە نەخێر بەشێکی پەیوەندی بۆیە کە خۆی بۆ حازرەکە ئەگەر شتێک بقەومێ ئەو پێشتر دەست پێشخەری کردبێ یان نەتەقێتەوە بەڵام مەسئلەکە پەیوەندی بە تموحاتەوەیە تورکیا تموحی لە ناوچەی قەوقاز هەیە تورکیا تموحی لە ئێستا گرشترین ئاستی پەیوەندی لە بینی تورکیا و ئێرانە تورکیا چاوی لە منتیقا ئازەریەکانی ئێرانە ئەو ساڵە ئەردۆغان چوو شعرێکی خوێندەوە لە ئازەربایجان لە کۆماری ئازەربایجان شعرێکی خوێندەوە باسی ڕووباری ئاراسی کرد لە شعرەکەیە کە ئەو ڕووبارە بڵێن لۆگۆی هەندێک لە هێزە سربەخۆخوازەکانی ئازەربایجانی ئێرانە قەیرانێکی دیپلۆماسی گەورە لە بەیدی ئێران و تورکیا نێش هەندێک جوابوو ئێستا باوەڕکە من نایەتە بێرم لەو 20 ساڵی ئەخیر گرژی وا لە بینی ئێران و تورکیا لەسەر قەیرانی شەڕی ئەرمینیا و ئازەربایجانیش نەمبیستۆ گەشتێتەوە ئاستە توندی لە دوانەکانیان نەمبینی و بگاتەوە ئاستە باشە ئێستا ئەم لە مقابل ئەمە من دەمێ شتێک بڵێ کە نەوتراوە ڕەفایل گرۆسی یەکێ لە پیاو موهیمەکانی جیهانە سەرۆکی وەکالەی ئەتۆمی جیهانە ئەم پیاوە لەم ماوەیە باسیەوەکە کە ئێران ئێستا بۆمبەکەی دروست کردووە بۆمبی ئەتۆمی هەیە لە سایەی بۆمبی ئەتۆمیە من ساڵانێکی زۆر بۆ قەنەعاتم بوو کە ئێرانێک ڕێگەی لە پێشە بۆمبەکە دروستکە بڵێ وەرن لە سایی تەوازونی نەوەویە دانوستاندنە یان وەرن بە نەوعێکی تر ئەواکە ئێران ئێستا تەنها ئەوە نییە غەزە ئەوانەی کردە قوربانی ئەو وەزا هەر ئەوە نییە بە تەنیا حیزبوڵڵی لەدەستچووە ئێران حکمی لوبنانی لەدەستدا ئێران حکمی لوبنانیە کرد حکمی سووریایە کرد لە ڕێگەی سووریا و لوبنان و حکمی منتیقەکەی هەموویە کرد باش ئێستا هاتوۆتەوە عێراق لە عێراقا کە جەنابتەوێ محوەرێکی تایبەتی قسەکانمان نابێت ئێستا ئەوەی لەدەست ئێران ماوەتەوە یاری پێ بکە تۆزێک حوسیە تۆزێک زۆر نا تۆزێک حوسیە و عێراقا بە تەنیا باش ئەگەر عێراق زۆر بە دقت و وریاییەوە ماوەڵ نەکە دێمە سەری بەڵام ئەگەر ئاوا بێ کاک سەردار ئەوەی باسمانە کرد لەبارەی ئەم پرۆسی گفتوگوۆیە هەر بەڕاستی ئەمە پرۆسی ئاشتیە یان پرۆسی ئیدارەدانی قۆناغەکەی بۆ تورکیا
ئەی بۆ ئێمەش بۆوانە بێ بۆ ئێمەش بە مەبەستی ئەوە چین بگەینە ئاشتیەکی عادلانەی سەربازانە بەڵام ناکرێت یەک تاکە ئامانجت تۆ لە جەنگە کۆمەڵ ئامانجێکی جیاجات هەیە ئەوڵە دەی زۆرترین ئامانجی خۆت بپێکی و وەدی بێنی بەرژەوەندەکان وەدی بێنی بۆیە دیسانەوەڵێ ئێمە نازانین دیسانەوەڵێ ئەگەر ئەمە تەنها ببێتە مای کەسبی وەقت بۆ ئەوەی کە لە ڕۆژاوی کوردستانە تۆزێ کاتمان بەدەستەوە بمێنێت تا بزانین وەزعی ئۆکرانیا بەکوێگا و ئەوروپایەکان چیەکەن و ترامپ چیەکە ئەگەر بۆ کەسبی وەختیش بێ ئێمە من بەەوە بەدەستکەوتە زانم باش ئەمە ئەزعفلیمانە یعنی من پێم وانەوە دەستکەوتێکی گەورەیە بەس وەکو یەکێک لە دەستکەوتەکان ئەکرێ لە شوێنێکی دیاری کراوە ناکۆکی خاڵی ناکۆک لە بینی کورد مەسەلەن قەندیل و ئیمرالی لەگەڵ تورکیا دروست بێ بۆ نمونە بەسیترین شت ئاسانترین شت ساکارترین شت تورکیاڵە چەکدانان بەڵام پەکەکاڵێ ئاگربەست ئەکرێ ئەم وردەکاریانە ڕاستێکەکە وەکو قۆناغی یەکەم باسی ئاگربەستەکە بەڵام ئەگەر پەکەکە هیادەی قەندیل خۆیان پرۆسەکە بگاتە ئاستی ئەوەی چارەسەرێکی عادلانەوە ئەو دەستکەوت و شتانەی کە مەساڵانێکی زۆرە سەدەیەکە بە تەماین لە باکوور ئەگەر بەدەست بێ پەکەکە لە ئەستا بۆ ئەمە دامەزراوە و بۆ ئەمە چشی هەڵگرتووە ئەگەر بە چەکدانان ئەمە بێتە دی خۆ پێت ناڵێ هەرچەکەکەم بۆ حەزەکەم ڕسمی پێوە بگرم پێت ناڵێ بۆ ڕاو دایانێ لە نەتیجە ئێمە لە سیاسەتە کار پرسیارێکی زۆر جەوهری هەیە کە معادلەی ئیدارەدانی سیاست و چەک لە خزمەتی سیاسەتە یان سیاست دەکەوێتە خزمەتی چەکەوە ئەمە پرسیار ئەگەر لەم پرسیارە باش تێگەیشتین و زانیمان لەناو هەر سیاقێکاوەکو خۆی جێبەجێ بکەین ئەو وەختە ئەزانین کاکە ئەزانین هەندێک جار خۆپەکەکە ئەمە یەکەم جاری نییە کاکە پەکەکە 2023 من بیرمە 2023 کۆنگرەیەکیان کرد لە قەندیل ئەو وەختە هەوڵێک هەبوو من بە وردی ئاگام لێ بوو بە وردی خۆم بەش تایە بوو دوای ڕوخانی سەدام بوو باس لەوە کرا کە پەکەکە بۆ یەکەم جار وازی لە پرۆژەی دەوڵەتی کوردستان و دابەشکردنی تورکیا لەو کۆنگرەیە هێنا 2023 بوو ئەو وەختە کادێکیان دروست کرد پێکیان دروست کرد ناوی کادەک بوو و ئیعلانیان کرد کە ئێمە دەستبەرداری خەباتی چەکداری بووین و دەستبەرداری دابەشکردنی دەوڵەتی تورکیاوە یەکەم جاری نییە ڕوونە لەبەرەوە ئەزانی ئەگەر تۆ ئەو دەستکەوت و ئامانجانت بێتە دی و چەکەکەت ڕێگر بێت لەوەی دەستکەوت بێتە دی وەختە تۆ سیاست و بەرژەوەندەکانت دەکەوێتە خزمەتی چەکەوە کاک سەردار شتێک کە زۆر باسەکرێ ڕاستیەکەی ئامادەبوونی زەهنیەتی کۆمەڵایەتی زەهنیەتی سیاسی تێگەیشتنی سیاسی و قدرەتی دروستکردنی ڕەوشێکی وای یاسایی قانونی دەستوری لە تورکیا بۆ ئەوەی ڕاستیەکەی مانایەک بۆ چەکدانانی پەکەکە بمێنێتەوە ئەمە ئەکرێ بەدەست بێ لە تورکیای ئێستاە ممکنە چۆن تورکیا کە ڕاستیەکەی نەیتوانی گوتارەکەی ئۆجەلان لەسەر شاشە بڵاو بکاتەوە ینی ئەو بەو ڕادێ لەگەڵ شارعی تورکیا شەقامی تورکیا بە حەساسی مامەڵاتە حساسیت چۆنە حساسێتی ئەمە وای کرد ئاقرابین کە کوژرا پارەمانی جەنگ و ئاشتی ئیسرائیل بوو وەکە کوژرا کابراکە کوشتی کابراایکی ناهین نەبوو نەخوێنەواری ئەوە نەبوو تیرۆریست نەبوو تەلەبەیەکی کولەی قانون بوو ئیسرائیل یان بۆ کوشتت ئەمە خارەمانی جەنگ و ئاشتیە وتیەمەوێت هۆڵۆکۆست بکاتەوە ئەبرۆ پرۆسەی ئاشتی پرۆسەیەکی سەختترە زۆر سەختترە بۆیە من پێ دەڵێم جەنگێکە لە جەنگی خوێناوی سەختترە قورسترە تێ بگەین تورکەکانیش ئەویش ئەساسیاتی خۆی ئەویش ئەمە بۆ پاساو نییە بەڵام دەبێت تێبگەین ئەزانی یاسەر عەرفات 96 چی کرد 96 بۆ ئەوەی پاسێک بداتە شیمۆن پێرز لە دژی بنیامین نەتەنیاهۆ میساقی وەتەنی فەڵەستینی بۆ دەستکاری کرد یەکێک لە بەندە هەرە پڕجەدەلەکانی ناو میساقی وەتەنی فەڵەستینی کە بە مقدس سێرەکرا بۆ ئەوەی دامی پێرز بکات لە هەڵبژاردنە ئەوەی کرد من ئەمە بۆ ناکەم بڵێم تۆ وا بکە بۆ تورک بەڵام بزانە ئێمە لەکوێ ئێستا ئیشیان پێمانە کەی بەرامبەر شتێکت بۆکە کە ئیشێکی پێت بوو ئەردۆغان ئێستا وەزعی خراپە باشە یعنی وەکو شەخص خۆی تورکیا لە معادلە نێو دەوڵەتەکانە وەزعی ئێستا باشترە کی سەلەوە نییە بەتایبەت دوای وەزعی سووریا دوای کەوتنی ئێران بۆ وەزعە دوای بردنەوەی ئەو وەزعی لە ئازەربایجانە هەموو ئەمانە تورکەکان و ئەو وەزعی ڕووس وانەش دیسانە لە بەرژەوەندی ئەمەکەوێتەوە
بەڵام خۆی وەکو خۆی مشکلەیەکی ئەم دەستورە چۆن عیلاجکە باش ئەم دەستورە بە تۆ عیلاجەکری بە دەنگی تۆ عیلاجەکری ئەوە کاتێکی فشاری گەورەت دەستکەوتووە چی دەوێت لە دەستوراجەی کەرەوە خۆ ئێمە بە دوو پاکێجی جیاواز دەنگ لەسەر دەستور نادەین ناین مادە خەڵک دەنگ لەسەر دەستوردا ئەو دەستورە وەکو خۆی ئەخرێتە ڕەفراندۆمەوە خەڵ دەنگی لەسەردا شتەکانی خۆت ئێستا تۆ کارتی ئەوەت هەیە بەکاری بێنی وە کارتی لە چەکی قەندیل بە کاریگەرترت هەیە کە پەرلەمانتارەکانتن لەناو ڕوونە ئەتوانی ئەمە فشار بکەی و ئەتوانی حملەیەکی نێودوڵەتیش بکەی وەزعێکی دەولی هەیە بۆ یەکەم جارە سعودیە لە تاریخیا بێتە دەنگ و بەیانی ڕسمی دەرکا و لەو مەسئلەیە لە ڕووی هەرێمی نێودوڵەتی و قسەی زۆر لەبارەوەکرا هەمووشی ئەرێنی بووگیرێکی گەورە کراوە ئەگرە سوورەمان لە ڕۆژاوای کوردستان دوورخستەوە یان ماوێتی بە کورتی ڕەنگە ئەگەر بە کاتیش بێ شتێک دوورمان خست بێتەوە ڕنگدانەوێ بێ بە باش و بەخراپ زۆر جار بتومانە بۆچی هیچ شتێک لە سووریا وەکو ناڕوا ڕاستیەکەی کە لە کۆنگرەکەی عەقەبا لە کۆنگرەکەی سعودیا و تەنانەت لە کۆنگرەکەی پاریسیش باسکرا شتەکان ئەحمەدە شەرع چۆنی ئەوێ ئاوا دیزاینیەکە ئاوایی هێنەوەی بە کەسیش نییە ڕێ لێ بگرێ نە لە ناوخۆ ڕاستیەکەی نە کۆمەڵگەی نێودوڵەتی شتێکی وای لەبارەوت ڕاست بۆیە ئەمە بێ زۆر بە نظریاتی باربەرگری ئەحمەد شەرع لە ناو ئەو کۆنگری کە کردی پێشتر وابزانام یەکەم جار لە بەرنامەکەی جەنابەت باسمان کرد ئەو کۆنگرەیە قەرار بوو 2 مانگ پێشێستا بکرێت وەختەشی سێنا دوای هاتن لەگەڵ ئەردۆغانە پارچە پارچیان کرد کۆنگرەی نەسریان کرد مجموعەیەکیان دوای جێبەجێ کرد مجموعەیەکیشیان لەمە جێبەجێ کرد ئەحمەد شەرع لە ئاستی ناوخۆی بەم شتانەی ئەیکا خۆی تەریکە کاتەوە هەموو سونەشی بانگ نەکردووە ئەنی هەموو سونەشیتیانی نەما خۆی تەریک کردووە بەشێکی سونە کورد لەلایەک دروست لەلایەک مەسیحەکان لەلایەک نەتەوەکانی تر لەلایەک کەمینەکانیش ئەو خۆی بۆ بەتەرەف ئێستا کە تۆ خۆت لە ناو ئەم عملیەی توانی تریتیانین ئەمە شەرعیەتی کەمە کاتەوە ئاستی تەمسیلی یان قاعدەی تەمسیلی کورتەکاتەوە لە جەماعەتەکەی خۆی بەڵام گرفتی ئەم مەسەلەیە ئەوەیە کە جیهان و بەتایبەت ئەوروپایەکان کە زۆر معنین بەش بە کەیسی سووریا ئەو بەری ئاوە ینی بەنسبەت ئەوانەوە چاویان لەو خەتی غازەیە کە لە خەلیجەوە بێ و لەژێر ڕەحمەتی غازی ڕووزدەریان کە مەترسی گەورەیان لە دروستبوونی شڵەژان و شەڕی ناوخۆ جارێکی تر هەیە شەرع و ئەردۆغان لەمە تێگەیشتون کە بۆیە پێدرێژەکەن گرفتی ئەم مەسەلەی ئەوەیە کە لە ئاستی دەرەوە وڵاتانی عەرەبی پشگیری کۆنگرەکەیان کردو ئەمە چاوەڕوان کراو لە کاتێکە کە ئەمان لە ئەسڵا پێچەوانەی ڕەوتی عەقەبەی وەکو جەنابەت فەرمووی بەڵام ئەو سەردانانەی شەرع و ئەو وەزعی هاتوۆتە پێشەوە ئێستا ئەم منتیقەیە جاران هێزی سەرەکی تایە لە منتیقەی خۆمان ئیسرائیل بوو بەڵام لە ئیسرائیل گرنگتر ئێران زۆر کاریگەر بوو و سعودیش دەوڵەتێکی مهم بوو بە بەردەوامیش ئێران هی نییە کرد تەسیری سعودی کەمە کردەوە ئێستا ئێران لەو معادلەیە تقریبا لە دەرەوەیە ئێستا تورکیا ڕۆلی پیا کردووە تورکیا و سعودیە دوو هێزی کاریگەرن لە منتیقەکە بۆیە تو ئەبێ بزانی چۆن لەگەڵ ئەمانە مامەڵاکەی مووقفی ئیسرائیل چی هەڕەشەیەکی زۆر لە دیمەشقەکە و لەبارەی دروزەکانەوە زۆر دێتە سەرخەت زۆر قسەکە و ڕاستیەکەی هەڕەشەی با بڵین ئەگەری هاتنە پێشەوەی زیاتری سەربازیژەکە لە کاتێکە هەر هێزیشی بۆ دروستکردن بڵێ ئەمە کا بەچۆ ڕاستیەکەی نەخشەیەکی دیاریکرا و چەند ڕۆژێکە لە ناو با بڵین ئەوساتی عەرەبیای تر ئەهێنرێ کە پێدەچێت هێڵێکی دیاریکرا و لە دروزەکانەوە لە سەرەتا شەهر باسی واکرا بگات تا ڕۆژاوای کوردستان ئەمە ویستێکی ئیسرائیلی بێ شتێکی وا مەعقولە سەرەگرێ یان دوورە ئیسرائیل تێگەیشتن و پلانی لەمە گەورەترە مانە هەمووی بەشێکن لە ئەجندا و لە مەترسی و لە تموحاتی ئیسرائیل بەشە ئەم پرۆژەیە ئەگەر سەر بگرێ ئەمە بەتەنیا لە بەرژەوەندی ئیسرائیل نییە لە بەرژەوەندی ئوردنیشە لە بەرژەوەندی سعودیەکانیشە لە بەرژەوەندی ئێمەشە بۆ چونکە ئوردن مەترسیەکی گەورەی
لەو ئیمتیدادی ئیخوانە هەیە کە لە ناو خۆیان کاریگەریان هەیە. کۆمەڵگایەکی عشائری ئاڵۆزە، پەیوەندی عشاریەکان تیا ئاڵۆزن، دۆخی ئابووری بەو جۆرەیە کە جەناب دەیزانی و خەڵکی شەیزانن. و شارێکی گەورەی لەسەر لەلایەن ئیسرائیلەوە بۆ ئەوەی کە خەڵکی زڵفەی غەربی فەڵەستینەکانی بگوێزنەوە بۆ ئوردن. ئێستا لە مەوزوعی غەزیان کرد بە هەڵایەکی گەورە بە کپی کەس باسی زڵفە ناکات 40-50 کەس لە زڵفە ڕاگوێزراون لە مەناتقی خۆیان نەماون. ئیسرائیل دوای 20 ساڵ جارێک تر تۆپ و تانک و فڕۆکەی لە زڵفە بەکارهێناوە. بۆیە پلانی ڕاستڕەوەکانی ئیسرائیلەوەی زڵفە شۆڵکە نەک هەر غەزە. ئێستا لە زڵفە زیاتر ئیشەکە خێراترە چێ بەڕێوە تا مەوزوعی غەزە. ئوردن یەکێ لە مەترسیەکانی ئەمەی هەیە، بۆیە ئەگەر ئەو هینە دروست بێ ئەو بربەستە دروست بێ ئەسڵەن ئوردنە پارێزێ لەو مەترسیانی ئیسرائیل بووە بە ویست یان ڕاستیەکەی هەر قسەیە هێشتا. ئیسرائیل عەرزم کردی ئیسرائیل دەیەوێت چی بکە؟ ئیسرائیل دەیەوێت وەزعی خۆی لە ناوچەکە تەطبیقەکە، دەیەوێت ئەو مەترسیانەی کە لەسەری بوون، عێراق مەترسیەک بوون نەما، سووریا قبول ناکات، سووریای غەیرە ئەسەد قبولی نییە، سووریای دوای ئەسەد بەهێز بێ، قبولی نییە گرتوو بێ، قبول نییە، قبولی ناکات جارێکتر ببێتەوە بە خاوەنی چەکێک کە بتوانێت هەڕەشە لە ئیسرائیل بکە. ئەم وەزعە ئیسرائیل بۆ یەکسەر هاتە سەر جەبەل الشێخ. جەبەل الشێخ لە ئاستی استراتیجیە 4-5 دەوڵەتە بینیە درۆنی ئێرانی بەهۆی جەبەل الشێخەوە پەکی کەوت ناتوانێت هیچ یەک درۆن ناتوانێت بەر ئیسرائیل بکەوێت. هەر لەبەر ئەمە لە ڕووی سەربازی و تەکنیکیەوە باسەکەم، یعنی نامەوێت ئەو تەکنیک و مەسئلانە باسکەم لێرە، مەسئلەیەکی تەکنیکی ڕوونە. هەر لەبەر ئەوەش ڕاستیەکەی ئەلێکساندەر دۆگین بەڵێ عقلی پوتینە بە دڵنیایی کراوی بە دڵنیایی ئەڵێ تورکیا بە زیان لەم پێش هاتانە دەرەچێت. دۆگینیش ئەکرێیانی ئینسانێکی بۆڤیکی گوێنی کاکڕان ئێمە من مەبدایەکە بۆ لە سەرەتای ئەکردنی ئەسەد وانەوە تاکیدم لێ کردوێتەوە. تورکیا لە ئاستی ئێستایە هەنووکەیە بەهێز بووە و بە ئاسانی شەڕی پێ نافرۆشن. بەڵام ئەم دۆخە تازەیەی تورکیا دوژمنی زۆر بۆ دروستەکە لە ئیسرائیلە لە وڵاتانی عەرەبە. دوای ئەوەی ئێران لاوازە بێ عەرەبەکان دەبێت ترسیان لە هین هەبێت لە تورک هەبێ. بۆیە وتومانە لە شوێنێک زەرفێک دروستە بێت چۆن گەلە کۆمە لە ئێران کرا لە تورکیاش بکرێ. کەی گەلە ئێمە باگەر لی گەڕێن بۆ گەلە کۆمەکە ئەوان بیکەن، ئێمە خۆمان نەگلێنینەوە گرفتێک لەگەڵ تورکەکانە کە لەوانەیە ئێستا هیچ کەس پشگیریمان نەکڕونە. ناشزانم من دیسانەوە ئەڵێم من دڵنیاییم لەوە نییە کە لەکوێ سەفقەیەک دێ لە دەروی حساباتی ئێمە ئەبێ زۆر بە وردی بە وریاییەوە مامەڵە بکەین. هەر لەبەرەوە شەڕاستیەکەی تێگەشتێکی دیاریکرا و ماوەیە کە دروست بووە ئەڵێ بۆی هەیە دیمەشق جا تورکیا ئەوێیان نازانم کە دیمەشق بۆی هەیە بە شێک لە شەکان لە رووسیاش نزیک بێتەوە بۆ ئەوەی هەموو هێلکەکان نەخاتە ئەوەیە کە لە مەطلبەکانی ئیسرائیلە. ئیسرائیلەکان فشار لە ئەمریکا ئەکەن، ئەوروپایەکان شەرتیان لەسەر جۆلانی بۆ ئەوەی بینی لەسەر لابن گەماروی لەسەر لابن کە لە مەرجەکانیەوە بوو تورکە ڕووسەکان دەرکە. ئێستا ئیسرائیلەکان فشارەکەنەوە بۆ ئەوەی قاعیدەکانی رووسیا بدرێتەوە بۆ تورکایە و بۆ ئەوەشەکە دەوڵەتێکی بەهێزی سووری دروست نەبێتەوە. تورک من باوەڕم بەو نەزەریە ئامارانە نییە، تورک لەوە خۆش نابێت، ڕووس لەوە خۆش نابن تورک ئەو پەنەیان پیادان و ئەو زەربیان لێدان لە ڕاستیەکەی دۆگین زۆر تووڕە دیار بوو. من ئەوەی دۆگین لەکوێ بڵاو بۆتەوە نەبینی کەناڵێکی مەسریە دواتر لینکە وەڵاهی ئەمە ممنونە بم دۆگین قسەی وردەکە. ئەکی ڕووسەکان دەوڵەتی کوردی شەکاڵێ سیاسەتەکانی ئەردۆگان ڕاستیەکەی دۆگین جەماعەتی خۆمە ئەڵێ کورد بینە بە استراتیژی مامەڵی نەکرد و خۆی لە بەردەم دەوڵەتی کوردی بینێتەوە. با هیچی تری لەسەر نەڵێین بینە سەر عێراق وەرەمی کوردستان کاک سەردار بۆ تەنێرم لینکی بەرنامەکە. مەمنونە بم ناچاوی من هەست ناکەی ئەو دوو دڵی و مەترسیەی کە شیعە لە مای ڕابردووە هەستی پێ کرد خەریکە ئەوێ پێچکاتەوە بە دەوریا یان شتێکی لەو بابەتە بێدەنگیەکی دیاریکراو هەیە هەم لای شیعەکان هەم لای ئەمریکاش. چییە گوزەرە لە عێراق؟ لە عێراق ئێمە لە بەردەم هەڵبژاردنین. باش دۆخەکە ماوکێشەکەمەدا ئاڵۆزە جارێ لە ناو شیعە خۆیان گرفتێکی گەوریان هەیە لەوەی کە سوودانی نەبێتەوە بەسەر گۆزی
بۆ گرفتێکی گەورەیە و سوودانیش ئەسڵەن ئەوان محمود مەشەدانیان بۆیە هێنایەوە بە هەو بە پاڵپشتی ئێرانیەکان بۆیە ئەویان هێنایەوە بیکەن بەسەر و پەرلەمان. هەلبووسیش لە ئەخیرا قبولی کرد بۆ بوو کە یاسایەک یان بڕیارێک لە پەرلەمان دەرکەن سوودانی و وەزیر و شتەکان پێشتر 6 مانگ پێش هەڵبژاردن استقالە بکەن بۆی نەتوانن ئەگەر ئەیانەوە بەشداری لە هەڵبژاردن دەکەن یا مەنعیانکەن لە بەشداریکردن لە هەڵبژاردن. دەبارەت بە هەڵبژاردن دەمەوێت دێڕێک بڵێم کە زۆر جار وتومە لە عێراقا پێچەوانەی هەموو دنیاە لە دنیا تۆ چیتە هەڵبژاردنەوە ئەیبیتەوە حکوومەت پێگەێنی لە عێراقا چیتە هەڵبژاردنەوە ئەیبیتەوە حکوومەت پێک نایانی یعنی 2010 علاوی بردەوە مالکی حکوومەتی پێک 2014 مالکی بردەوە عبادی پێکێنا 2019 ئەسڵەن عادل عەبدولمەجید دکتۆر عادل هیچ کورسی نەبوو ئەوە بوو دوای ئەم برادریان هێنا کازمی دواتر ئەم 2 کورسی هەبوو ئێستا حدودی 50 کورسی هەیە لە پەرلەمان یاری فراتێن نزیک بۆ تۆ لە 50 کورسی خەریک بووین بێتەوە سەرۆکی پەرلەمان بێتەوە. ئەمە یەکێ لە مشکلەکانی ناو شیعەخۆیەتی بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئەم حکوومەتە ئەگەر فشارەکانی ئەمریکا کە باسی هەفتەیەگە کرێ لە مەسلەی ڕاگررتنی غازی ئێرانی ئەگەر ئەوانە بەردەوام بێ عێراق بەدیلی غازی هەیە یا ئەکەوێتە بەردەم هاوینێکی جەهەنەمی کە خەڵک و ڕاکە و تووشی خۆ پیشاندان و ئەمانەیانەکە. ئەمە دیوێک دوو ئەم مەسئلەی فەسائلە چۆن معالەجاکەن لەم مەسئلەیە هینی تیان ناکەن مساومەیتیان ناکەن سازشی تیان ناکەن لە ئیسرائیلێکەن ئەمریکای باش قسەیەکەیە کە ویستێکی دیاریکراو هەبێ بۆەوەی تەیارێکی یان با بڵێن یەکی شیعی لیبرالی دروست بکرێ تایبەت دوای هاتنەوەی کازمیش ئەم قسەیە ئەکرێ ئەوە ئەگەرێکی کراوە بێ ئەگەری زۆر لە ڕاستیەکەی پێم وانە ئەمریکا هەر ئاوا دۆخەکە لە چوارچەوەی هەڵبژاردن و ئەوانەیە بەجێ هێڵێ بێ ئەوەی خۆی ڕسمێکی دیاریکراوی وێنە گشتەوە شەوڵەدەن تورکەکانی شەوڵەدەن تورک هەوڵەدەن بۆ هەڵبژاردننی داهاتوو تورک هەوڵەدەن بەڵام تورک مشکلێکی گەوریان لە ناو بڵێن لە ناو ئیمتیدادی سونیە هەیە چونکە امتیدادی سونی بەشی زۆری تەسلیمی ئێران بوون من پار وتارێکم نووسی زان پێرار بووە حجەت الئیسلام حەلبوسی بێکجاری بۆتە پیاوێرە ناگۆڕێ معادلەیە ممکنە بگۆڕێ بەڵام مەزین چۆنە ئەو دۆخەی ئێران بۆیە منوتم حەلبوسی لەو ئەخیران دێ قسەیەکەدا مد هەموو دوور بێ لە ڕووی ئێوە بینەرانی ئازیز کە پاپۆڕێکی نەبێ مشکەکان زوو خۆیان هەڵەدەن کەوێتە هینەوە مشکەکان زووتر خۆیان هەڵەدەنە دەریاکەوە ئەمە هەموو خۆی هەڵدان بوو لە پاپێ پۆڕی ئێرانی ئەویست نەخەنکێتایە دەرەنجام وەزعی عێراق بەشێکە لە پێڕوانین و ئەجندای ئەمریکی سەبارەت بە ئێران هەر لە یەکەم لەحظەوە ئێمە ئەمەمانوت و ئەمە گۆڕینێکی تیا دروست نەبووە ئێستا ئێران چیەکە ئەمڕۆ ئەو لێدوانانەی پزیشکیان زۆر سەرنج ڕاکێشە هیچ لەوە کاتەوە کە ئێمە ڕێگەمان نییە لەگەڵ ترامپ ئەوە بکەین و مرشد قبول ناکا و ئێمە ملکەچ و ئیرادە و بڕیاری مرشدی لە کاتێکاڵێ ئەمانویست گفتوگۆ بەڵێ وەڵێەوە ئەوە حەلی ئێمەیە خۆی واڵێ ئەگەر ئەم مەسئلەی بۆمبەی هەیە ئەمە قسەیەکی تر دێنێتە پێشەوە و ئەمە ڕەنگە زەربەی ئیسرائیلی بۆ ئێران ڕاگرێ نازانی ئەو ئەبێ زۆر ورد بە دقت قسە لەو مەسئلەیە تەعامل لەگەڵ دەوڵەتێکی ئەتۆمیە ئەنجا ئەوە چونکە هینیشی هەیە ئێران منزومەیەکی موشکی دوورهاوێژی هەیە مجرد ئەوەی کە بۆمبەکەی سە باسی 6 بۆمب بکرێت دەتوانی بێتی بەشی 6 بۆمب یۆرانیۆم پرۆسی پیتان دەکەی تەواو کردبێ ئەمەش دەبێت لە بەرچاو بگرین دەرەنجامیش ئێستا هاوکێشەکە وایە کە بەرژەوەندی ئەمریکایەکان و ئەوروپایەکان و سعودیە و وڵاتانی عەرەبی و ئیسرائیل و ئەوانەیە ئەمانە ئیسرائیل حاڵەتی ئێرانی لێ دەرچێت لە مەسەلەی بۆمبەکەی ئەوی تری ئەیانوێ گرژەکان خاو بکرێتەوە نەگاتە شوێنێک بەڵام ئێران نێتە پێشەوە بەشی هەرە زۆری لێدانەکانی ئێران چەندێک ڕوو لە ئێرانەکرێ ئەوەندە ڕوو لە عێراق کاتم زۆر کەم ماوە حەزەکەم قسێک لەبارەی ئەوەی لە کۆشکی سپی ڕاستیەکەی ڕوویە هەر بەڕاستی ترەمپی ئەمریکای ترەمپ چیەوێ ئەوێ پێچکاتەوە بە
پشت هەموو ئەو با بڵێ میکانیزمە سیاسیانەی سیاسەتی دەرەوەی ئەمریکای لەسەر بنیاتەنرا دەیان ساڵە یعنی ئەمە ئەکرێ ئێمە شتێکمان هەیە ناوی ترامپیزمە ئەمە بەرنامە و حەڵقەی تایبەتی زۆریەوێ بەڵام سێگەکەم لێم قبول کە کاکە من پێم وایە ئەوەی لە کۆشکی سپی ڕوویدا بەو تەریقەیە لەسەر داوای پوتین بوو پێم وایە داوای پوتین پێم وایە پوتین داوای لە ئیداری ئەمریکی کردو ئەوە بکە باشە لەسەر ترامپ نەکەوت وەکو وێنەی سیاسیەک وەکو وێنەی سەرۆکی ئەمریکا ئاخر خۆیەوە بەسراوەتەوە بە نەتایجەوە بەسراوەتەوە بە نەتایجەکە چۆن نەبینی و ئەو من سەرنجێکی دیاریکراوم هەیە ئەم مامەڵەی ترامپ ڕاستیەکەی وای کردووە تازە نییە ئەوروپا کەوتۆتە خۆی بەڵام وای کرد ئەوروپا کەوت نەخۆکەی تۆزە خێراتر ساڵی پار ئەمریکایەکان بە ترسی ئەوەی کە ترامپ بێتەوە قەرار بدا لە ناتۆ بکشێتەوە یاسایەکیان دەرکرد کە ئەمریکا بۆی نییە لە ناتۆ بکشێتەوە ئەگەر دوو لە سەرسەی ئەندامانی هەردوو مەجلیس دەنگی نەدەنێ ئەمەیان بۆەوە کردووە کە بەشێک بوو لە پێشگرتن لەمە ساڵی پاردیسانەوە من بیرمەیان ئێمە باسی مەترسی مۆڵداڤیامان کرد باسی مەترسیەکانی پوتنمان کرد لەم شەڕە لە گەری هاتنەوەی مەسئلەی قوارەیەکی بەرگری ئەوروپی لە دوای حربی عالەمی یەکەمەوە فەرەنسیەکان باسییان کردووە لەو ساڵانەی ئەخیر دوای ڕوخانی سەدام بیرمەندێکی ئەوروپی هەیە ناوی تۆدۆرۆفە هەر کتێبێکی هەیە ئەلا نظام العالمی الجديد من تەرجمە عەرەبیەکەی بۆیە بە عەرەبی ئەڵێم چونکە عەرەبیەکەیم خوێندووەتەوە لەوێ باسی ئەوە کە ئەوروپا مەحکومە بەوەی قوارەیەکی بەرگری هەبێ بۆ ئەوەی تەنیا نەبێ ئێستا پوتن گەیشتوۆتە گاڵتەکردن بە ئەوروپایانی نەوعی گاڵتەکردنەکەی بە ئەوروپا گەیشتوتە ئاستی سوکایەتی ئەوروپایەکان چیەکەن ئەتوانن چی بکەن قودراتیان چییە تاکەی ئەمریکا لەم دۆخەی لەم سیاستانی ترامپ لە ناوخۆیان خۆی بێدەنگە بن مەش پرسیارە ئەمە هەمووی بە دووسێ حەڵقەی ئەوێ تا قسە لەمانە بکەین بۆ ئەم نییە بیکەین بەڵام بەس کاتی دووسێ حەڵقەی ئەوێ قسەی لەسەرکەین بەڵام دیسانەوە دێمەوە یەک جملاڵێم و لێم قبولکە من پێم وایە ئەو شانۆگەریەی کە بەو پیاوەیان کرد بۆ زیلینسکی و پیاویش ئازاش بوو لە دانیشتنەکەی پیاویش ئازا بوو بەڵام من پێم وایە پێشوەخت پوتن داوای کردووە و بۆ پوتینیان کردو باس دەکەم سەردار عەبدوڵڵاه نووسەر و سیاسەتکار دەسپاس بەجەرا بە دوعا